حامید جوتیارێکی هەڵەبجەیە، خاوەنی یەکێک لە دەگمەنترین جۆرەکانی گەنمەشامیە لە جیهاندا کە زیاتر لە 100 ڕەنگ لەخۆ دەگرێت و زیاتر لە 20 بریکاری لە وڵاتە عەرەبیەکاندا هەیە کە لە کاتی پێگەیشتنیدا گەنمەشامیەکە دەگوازنەوە. هەزار دکمان لەم گەنمەشامێ توانیمان بە بەهایەکی گران بێنین. ئەو وەختە کە هێنامان شتێکی زۆر کەم بوو لە وڵاتان نەبوو، لە عێراقا عام نەبوو و لە شەرقی ئەوسەطا نەبوو. وەسپاس بۆ خوا ئێمە دوای 3 جار زۆرکردنی ئەم گەنمەشامیە ئیسە توانیمان لە کێڵگەکانمانە زیاتر لە 25 دۆنم بەرهەم بێنین. حامید دەڵێ ئێستا 20 جۆر گەنمەشامی پەروەردە دەکات کە هیچ جۆرێکیان لە عێراقدا نین و تا ئێستاش تەنها 2 جۆر لەو جۆرانەی خستووەتە بازاڕەوە. 20 جۆر گەنمەشامی کەمانێناوە. ئەو 20 جۆر گەنمەشامیە کە ئیسە لەژێر دیراسەی توێژینەی کشتتوکاڵی سلێمانیایە بۆ ساڵانی داهاتوو ئەمەلی زۆرمان پێ هەیە کە بکوێتە بازاڕەکانی کوردستان چۆن ئەم بەروبۆمان ئیسە کەوتۆتە بەردەم دەستی جوتیاران. جوتیارەکەی هەڵەبجە دەڵێ نرخی کیلۆیەکی گەنمەشامیەکە لە جیهاندا 550 بۆ 600 دۆلارە، بەڵام لە ئێستادا کیلۆی بە 25 دۆلار خستووەتە بازاڕی کوردستانەوە. نرخەکەشی بە شێوەیەکی گشتی دابەزاندووە. گەورەترین کێشەی جوتیاری خۆمان، گەورەترین کێشە ساختکردنەوەی ئەو بەروبوومەیە کە هەیە. ئێمە ئەم گەنمەشامیە ئەوەی کە ئیسە خستومانەتە بازار، سعری عالەمی ئەو گەنمەشامیە لە کیلۆیەکی لە 550 بۆ 600 دۆلارە و تا ئیسەش لە بازارە جیهانیەکانە بە دنگ ئەفرۆشرێت و ئێمە کە کڕیمان بە دنگ کڕیومانە. بەڵام سوپاس بۆخوا ئێمە بە حکمی ئەو ئیش و کار و کەسابەتی کە لەسەرمان کردووە توانیمان زۆری کەین و داخرانی بازاری کوردستان بەڕووی جیهانە لە چەند بوارێکە ئێمە توانیمان سعری ئەم گەنمەشامیە زۆر دابەزێنین. زۆرینەی جوتیارە نمونەیەکان وەک حامیدی ژاماژەی پێکرد هاوردەکردنی بەرهەم لە دەرەوە لە کاتی پێگەیشتنی بەروبوومەکانیاندا و دابەزینی نرخی بەرهەمەکانیان گرفتی گەورەیانە. هیوا دەخوازن حکوومەت لەو ڕۆوە هاوکاریان بکات. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.